أعوذ بالله من الشيطان الرجيم. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين. وما أرسلناك إلا رحمة للعالمين. قل إنما يوحى إلي أنما إلهكم إله واحد فهل أنتم مسلمون؟ فإن تولوا فقل آذنتكم على سواء وإن أدري أقريب أم بعيد ما توعدون إنه يعلم الجهر من القول ويعلم ما تكتمون. وإن أدري لعله فتنة لكم ومتاع إلى حين. قال رب احكم بالحق وربنا الرحمن المستعان على ما تصفون. صدق الله العظيم. خی گەورە پاداشتی کاک مهەنەد بداتەوە. چرایەک بووی پێش هاتنت زەوی بە گوڵ و گوڵزار بوو، مرۆڤ چوختی نالەبار بوو، ویژدانی هەندە بیمار بوو، کۆڵەوار بوو، چی سادرگە و لادێ و شار بوو، بێدڵسۆز و بێدەستبار بوو، ئاغا و ڕەعیەت باوی هەبوو، ئاغا ملهوڕ و غەدار بوو، یاخود لە ڕاو و شکار بوو، یا مەستی مەی و قومار بوو. ئەی پێشەوای ئاشتی پەروەر، دڵسۆزەکەی گرۆی بەشەر، بە فەرمانی خوا هەستا بووی، لە ڕووی هەموو نەفامیدا ڕاوەستا بووی، بۆ پەروەردا تۆ مامۆستای مامۆستا بووی. ئەی گەورەی کوڕانی ئادەم، چرایەک بووی هەڵکرا بووی، وەک ڕەحمەت بووی بۆ گشتجیهان، حوجەش بووی تا ئاخر زەمان، لە بەردەمی یارانتدا لە دوا حەجی ژیانتدا ئاوی گوێی هەموویانتدا. فەرموود گشت ئەم مرۆڤانە ناسرا و بێ یاخود بێگانە، ئەگەر سپی یاخود ڕەشێکی قەترانە، ئەگەر ئاغا و دەوڵەمەندە یاخود هەژار و بێنانە، ئەگەر حەمزەی قوڕەیشیە یا سەلمانی خوراسانە، لە ئیسلامدا یەکسان و وەک دانیشانە. کەس لە کەس گەورەتر نییە، ئادەم باوکی هەموویانە، نەڕەنگ و دەنگ نەنان و ناو، ئادەم باوکی هەموویانە. شاهیدم پێیان هێنەر بووی، بەختەوەری سازێنەر بووی، مژدەدەر و ترسێنەر بووی، لە پرخەی خەوی غەفڵەتە مرۆڤ ڕاچڵێچێنەر بووی، بۆ مافخورا و حەقسێنەر بووی، ئومێد و سایە و سێبەر بووی. بەم قورئانە حەکیمێ بووی، یاسا و دەستور داڕێژەر بووی. فێرت کردین میلەت ڕانە و شوانی دەوێ، شوانی پاسەوانی دەوێ، ڕەنج و دڵسووتانی دەوێ. لێپرسراوانت تێگەیاند میلەت ئاو و نانی دەوێ، بێستان و خەرمانی دەوێ، بازاڕ و ژیانی دەوێ، بێجیاوازی خزمەتی یەکسانی دەوێ. فەرمووت پێیان لێی ڕابکەن بۆی ڕامەکەن، داوای مەکەن، چونکە کورسی حکومڕانی ئەمانەتە، چێ حکمەکەی عەدالەتە، لە قیامەت سەرسەلامەتە. بەڵام پادشای ستەمکار بەبێ کورسی و بێ پاوسەوان دەوەستێنرێ، لە دۆزەخە مڕەغەی پشتی دەشتێنرێ.
بۆ میلەتیش فەرمووت کاریان بەڕاوێژ بێ، ئەبێت زیرەک و حەقوێژ بێ، نابێ سەرسەفۆلە و جێژ بێ، وەک ڕانەمەڕ بدرێتە بەر، بەدەمی تەڕ سەد کڵاوی بکرێتە سەر، ورتەی لە دەمنێتە دەر. چونکە ئەو جۆرە میلەتە هەمیشە بەشی زیلەتە، فەرمووت مادام خەواڵە و سەر لەسەرینن، لەسەر گازەرەی پشکەوتون، چاوەڕەی هەنجیربارینن، نەبۆ دنیا و نەبۆ دینن، خدا بڕیاری بۆ داون لە دنیا زەلیلیانەکە، لە قیامەتیش لە دۆزەخە دیلیانەکە. ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بە خێرهاتنێکی هەموو لایەکتانەکەین، بە تایبەت بانگخوازانی بەڕێز دکتۆر شێرزاد و دکتۆر خالید کە لە شاری هەولێرەوە تەشریفیان هێناوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا موسلیمەکەین بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ جەنابیان فەرمی بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوانی خوشکان و برایانمان لە سنووری ئیدارەی سۆران بە بۆنەی یادکردنەوەی فەخری کائینات پێغەمبەری نازدار صلی الله تعالی عليه وآله وسلم و بە ناوی مەڵبەندەوە بە خێراتنی هەموو خوشکان و برایان و گەنجان و نێوجەوانان ئەکەین. ڕیسیپیان و پیاوماقولان، دۆستان، مامۆسانی بەڕێز و بە ناوی هەمووشتانەوە بە خێراتنی هەردوو مامۆستای بەڕێز و خۆشەویست، مامۆستا دکتۆر شێرزاد عەبدولوەهاب و دکتۆر خالید گەردی کە لە هەولێرەوە تەشریفیان هێنا و ئەزیەتیان کێشا، خوای گەورە پاداشتی ئەوانیش بداتەوە. هاتنتان، ئامادەبوونتان سەلمێنەر و زندووکردنەوەی پەیمان و عەهدە لە پێناو خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وآله وسلم. ئێمە ئەو جۆرە مناسەبانە بە دەرفەت ئەزانین بۆ بەرچاوڕۆژکردنی گەنجانمان، نەوجەوانانمان، گەنجانی داهاتوومان لەم جۆرە وێزگیانەوە، لەم جۆرە سەکۆیانەوە، لەم جۆرە مناسەباتانەوە ڕۆڵەکانمان، گەنجەکانمان، جگەرگۆشەکانمان ئاشنا بن بە ناسینی پێغەمبەری خۆیان صلی الله تعالی عليه وسلم کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سەرمەشقی هەموو چین و توێژێکە. هەرچەند ئەو تەمەنەی کە هەمانە کورتە و سەرفی کەین لە خزمەت، خۆ پێگەیاندن و خۆ تێگەیاندن و خۆ ڕەشنبیرکردن لە سیرە و ژیان و ئاکار و ڕەوشتی پێغەمبەری نازدار صلی الله تعالی عليه وآله وسلم هەر کەمە. بۆیە ئێمە جارێکی تر بەخێر هەمووتان دەکەین، دەستان خۆش بیت، خوا پاداشتان داتەوە. هەر هەنگاوێکتان نایە کە بۆ ئێرە خوای گەورە بە پاداشتێک لۆتان وەربگریت، گوناهێکتان لێ ڕژ بکاتەوە، پایەکتان بەرز بکاتەوە، هەر وشەیەک کە فێری ئەبن ببێتە مایەی خۆشگوزەرانی و بەختەوەری هەموو لایەکمان. دووبارە زۆر بەخێر بێن سەر و سەرچاومان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئینشاءڵڵا بە پڕ دڵێکی پڕ خۆشەویستیەوە یادی ئەو فەخری کائینات و نووری چاو و تازی سەرمامان بکەینەوە صلی الله عليه وسلم. ئازیزانی من، علمێکەیە پێی دەرێن علم و دەلائل النبووە. علمێکە عولەما قەدیم کتێبیان لەسەر نووسیوە. مەسەڵەن یەکەم کەس کە لەسەری نووسیبی ئیمامی ئەسفەهانیە، دوایە لە پاشەوی ئیمامی مستەغفریە، دوایە لە پاشەوی ئیمامی بەیهەقیە ڕەحمەتی خوایان لێبی. طبعاً ئەو سێ عالمە هەر سێکیان کتێبێکیان هەیە بە ناوی دەلائل النبووە، باسی نیشانەکانی پێغەمبەرایەتی محەممەد دەکا صلی الله عليه وسلم. چەند نیشانەی هەبووە کە هەموو ئەوانە علامەتن لەسەر ئەوەی کە ئەو کەسە ئەو محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەری خوایە. طبعاً زۆر شتیان باس کردووە، مەسەڵەن هەموو موعجزەتەکانی کە باسی کردیە، هەموو ئەو فەرمودانەی کە باسی کردیە، مهم هەموو کار و کردەوەکان و هەڵوێستەکانی پێغەمبەری
عليه الصلاة والسلام حموي دليل لسر أوي كأو محمد عليه الصلاة والسلام بيغمبري خوايا بلام أمن أو روشتيكم بو هناون كعلماء باسيان كردوها كدليلي أوي كأو محمد عليه الصلاة والسلام بيغمبري خوايا كم كز بلاي دات سوا أويش أوي رخصاري زمالي أو محمد عليه الصلاة والسلام دليلي بيغمبرايتي كيتي سبحان الله يعني هيت بيغمبرك دو همو بيغمبراني هبونا رخصاري دليلي نبوتك نبوة هيت بيغمبرك رخصاركي جواني وزمالكي دليلي أو نبوك بيغمبرا دبا معجزاتي بيبي بلان بيغمبري ما محمد عليه الصلاة والسلام حر رخصار جوانكي دليلي نبوتكيتي سبحان الله يعني زور شتيكي غريبة شتيكي يعني شتيكي تايبة بو بيغمبري خو عليه الصلاة والسلام زار بابتنا تماشي قرآن بكين دبيني قرآن زور بغريبي باسي كوملك أعزاي بيغمبري خواي دكا صلى الله عليه وسلم باسي دمتساوي دكا باسي دلي دكا باسي پشتی دكا باسي سنجي دكا باسي دنجي دكا باسي زباني دكا باسي همو اندامكاني دكا بيش اوي بسينا سر اواني كبس تنها برخصاري محمد عليه الصلاة والسلام ايمانيا هنا بابين تمشي قرآن بكم زانا ام قرآن عظيمة سبحان الله تم بزواني باسي اوهم الشكل شوي محمد المصطفى دكا صلى الله عليه وسلم مثلا دا آية من آية القرآن هل بكرتي خواي قورك باسي شكل شوي بيغمبري خواي دكا صلى الله عليه وسلم مثلا يقلو أنا خواي قورك فرمي قد نرى تقلب وجهك في السماء أي محمد عليه الصلاة والسلام إما آقامان ليا تو رول عاسمان دكيتو دباريتو وبدل بو أوي قبلي لبيت المقدس بقوزين ولا بو بيت الله الحرام زانا اللي بيغمبر اللي خداي متعال جل وعلا باسي رخصاري بيغمبر دك عليه الصلاة والسلام قد نرى تقلب وجهك في السماء أوي لا آياتك تردا خواي قورد فرمي ما كذب الفؤاد ما رأى أو باسي دلي بيغمبر دك عليه الصلاة والسلام كلا إسراء معراج دا أو دلي بيغمبري خوا هرتسي ديتيا حموي تواو حقيقية يعني آياتي ترد فرمي ما زاغ البصر وما طغى عيننا أوش هرباسي إسراء معراج كأوي تساوي محمد عليه الصلاة والسلام لو آية عظيماني كلا إسراء معراج ديتي حموي تواون بحقيقي ديتي خاصة پیغمبر خو عليه الصلاة والسلام دو زاران بشكل حقيقي خوي عزرتي جبرائيل ديتوا زاري كم كوحي لبو هنا لغاري حراء زاري دوام كاتك كوارفيقي سفري بو لبو آسماني حفتم لبو لقاي خوي متعال دو زار بشكل حقيقي خوي ديتي كذا فرمي عزتي جبرائيل شصت بالي بيويا لا آياتي ترد فرمي وما ينطق عن الهوى اللي رخوا يقولوا بس النطق بيغمبري لك عليه الصلاة والسلام لا آياتك كده فرمي لا تحرك به لسانك لتعجل به أي محمد عليه الصلاة والسلام فلمكا كزبان اللي قر جبرائيل دريوه فلمكا مودكين هم آية كانت بيت بري كاتك عزتي جبرائيل وحي لبوده هنا أويش لقبي ديقوتوا خوا يقولوا فرمي لا تحرك به لسانك لتعجل به فلمكا زبانة ميلي وبزبانة أو آيتاني كجبرائيل كلو دلي إن علينا جمعه وقرآنه إما لسرمانا حمل سنجي تكودا كينو وهر هموش بي روان دكين لا آياتي شي تردا خواهي قوردا فرمي ألم نشرح لك صدرك آية إما دلي تومان قشاد نكر أي محمد عليه الصلاة والسلام سنجي تومان قشاد نكر ورفعنا عنك وزرك الذي أنقذ ظهرك اللي هم باسي سنجي مباركي لك هم باسي بشتي مباركي لك آخر آية كخواي قول باسي قلب محمدك عليه الصلاة والسلام لفرمي ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أي محمد عليه الصلاة والسلام أجا بياوي قصر رقو دل رقباي هم خلق لدورت تسولي عندك أدي أو دلت سونا صدليك
لآياتي شتر دادا فرميتن لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. سبحان الله. دفرمي پیغمبرێک تان لە ئێوە لۆ هاتووە لە جنسی ئێوە و لە ئێوەوە لۆتان هاتووە عەزیزٌ عەلەیه ما عنیتم زۆری پێ ناخۆشە کە بەڕاستی عنادی لەگەر دەکەن و بەدوای ناکەون و بە قسەی ناکەن. حەریصٌ عەلەیکم زۆر حەریصە لەسەر ئەوەی کە ئێوە لە ئاگری جەهەنەم نەجاتدا. بالمؤمنین رؤوف رحیم. دوو سیفەتی خوایە، رأفت و رحمت. دو صفتی خواه هردوچی بخشیت محمد المصطفى صلى الله عليه وسلم که ام پیغمبری خواه هم بدل پیاوش او پری رؤوف او پری برحم و بزیشم. بابین سر او روداوانی که لسیره باس کراون کاتی که هاتون و بس رخصاریان دیتوا سبحان الله یکسر ایمانیان هیناو. یک دوان عبدالله کوری عباس عبدالله کوری سلام عفوا عبدالله کوری سلام که یک گەورە و ماقولانی یەهودیەکان بوو و یەک لە عولەمایەکانی یەهودیەکان بوو. ئەفەرمی جێم لێ بوو گوتیان ئەوە محەممەد هاتیتە مەدینەی و خەڵک لە دەورەی خڕ بوویتەوە. پیامیش لەبەرەوەی ئەوسافی ئەو پێغەمبەرم هەموو لە تەورات خیندە بوو. گوتی چووم و لە دیاری ڕاوەستام. دەفەرمی فەلەمما تەئەممەلته کاتێک کە لێی وربوومەوە علمت أن هذا الوجه ليس بوجه كذاب. هەر بەس کە تەمەشای ڕوخسارم کرد ئەو نور و جەمالم دید وتم والله ئەو ڕوخسارە ڕوخساری پیاوێکی درۆزندیە. سبحان الله. یەکسەر ئیمانی هینە، یەکسەر ئیمانی هینە. لە معلومی جەنابتە یەکەم وتاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە ئەوە بوو کە هەموو خەڵک دەورەشی لێدا بوو بە کافر و موسڵمانەوە بە جوولەکەکانیشەوە. فەرمووی ئەیوهە الناس ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلون الجنة بسلام. ڕووداوێکی تر کە ئەوە لۆمان دەجێرتەوە تاریقی کوڕی عەبدوڵای محاریبی. تاریق دەفەرمووی ئەمن شوان بووم، شوانی پلکم بووم، پلکێکم هەبوو زۆرتر ژیانم لە کنەوی بردبووە سەرێ. گوتی هەندێک مەڕوشتی هەبوو هەموو ڕۆژێ مەڕەکانم لۆ دەبردە ڕەوەرێ لۆ ئەوەی تێر بخۆن و شیریان بێتێ. گوتی بیستە بووم کە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام هاتە مەدینە و مەزلیسی هەیە. فەرمووی مەڕەکانم بەجێ دەهێشت و ڕێک لە مەزلیسی پێغەمبەری دادەنیشتم عەلەیهی سەڵات وەسەلام جێم دەدا قسەکانی. کە ئێوارێ دەگەڕامەوە هیچ تێریان نەخوار بوو مەڕەکان، هیچ نە تێریان خوار بوو نە گوانیان پڕشر بوو. داپیرم زۆر گارەگاری لەگە دەکردم، زۆر سەرزەنیشتی دەکەم. دەگو بابە ئەتوو چ دەکەی؟ ئەتوو هەر نووسی لە دیار مەڕەکان، ئەتوو بۆ ئەو مەڕانە ناوەڕێنی، ئەتوو لۆ نایبێ شوێنێکی پاوانێکی باش جێیەکی کەسک و باشی بی لێبی، ئەتوو لۆ ئاگان لێنینە. دەم وەڵڵی داپیرە نازانم، هەر دەبینم وا لەو گۆڕێ جیای دەخۆن، هەر ئەوەندەی دەزانم. ئێفێڵم گوتی کە تەمەشام دەکرد جیای دەخۆن و بەجێم دەهێشتن. فەرمووی جار بەجار داپیرم دەگوت وەرە وەرە بعد نەسحەتێکی شت بکەم کوڕمە تو گەنجی تازە پێڕادەگەی ئاگال لێبی کەسێک هاتووە بە ناوی محەممەد دەڵێ پێغەمبەرم نەکەی بچیە لای و نەکەی بڕوا بە قسەکانی بکەی. گوت زۆر بە توندی ئەوەی دەکردم، تەهدیدی دەکردم، هەموو جارێش ئەوەی پێدەگوتمەوە. تیامەسی جێم نەدەدایە، هەموو ڕۆژێ مەڕەکانم بەجێ دەهێشت و ڕێک دەچووم لە مەجلیسی دادەنیشتم. فەرمووی ئاخیری سبحان الله ئیمانم پێهینا. ڕۆژێک چووم تم الله يا رسول الله صلى الله عليه وسلم أمن ما وكديم لما زيسي تداد يشم براستي استاد ظلم كيشتا أو قناعتي بيغمبر إخوان هاتي ما بيعت لقرب باسم والله إيمان بيهنا فرموي قلتي باشان بيب يا رسول الله والله مشكلتي شمي قلتي سيوتي والله مشواني بالكمم هم روزي قليم ليدكا هم روزي قليم ليدكا دراتو شوانيشي زور خرابي اگر او هابي درد دكم او صار براسي مرة كان لرو لاوازن هالشيريان نيا قلت برو مرة كانت بينا كم مرة كان هنا خصبت بيغمبري خويا عليه الصلاة والسلام سبحان الله قلت دستي بفشتو قواني داهنا قلت مر قروبون وقواني ابرشير بو
قوتي ئێوارێ بردمەوە پلکم خەنی بوو ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا کوڕ ئەوڕۆ بردیتە چێ گوتم وەڵڵا هەر ئەوە زارە ئەوەی جارێکی پێشتر دەمرد هەر لەوێندە گوتی ئەتی دوو ئەوڕۆ ئەو هەموو شیرەیان هاتێ ئەوها قەرەو بوونە وتم والله ڕاستیت پێ برێم گوتیە وتم والله ئەمن برمەکەن محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرێک کە ئەتوو ئەمنن لێ دەترسان واللهی دوعای ویە وتی هۆپەچی کرد لەسەرە خۆ ئەمە هەولێری درن هۆپەچی کرد ینی وەقفەچی کرد و ڕاوەستا گوتی دەبم بەلای گوتی لەگەداکەم هەردووکم بردن گوتم یا رسول الله ئەوە پلکەکەمە ئەوی هەموو جارێ ئەو قسەی دەکرد و ساحب مەڕەکانە ئەوەش داکەمە بەس ئەمن هەموو ژیانم زیاتر لەکەن پلکم بردیتە سەرێ تی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات و هەم قسەی خۆشی لە بۆ کردن هەر ڕێزی گرتن گوتی هەردووچیان ئیمانیان هینە هەردووچیان ئیمانیان هینە سبحان الله کە ئیمانیان هینە گوتی کە هەستان ڕۆیشتین تەبعان گوتی لە ڕێی پلکم گوتی سبحان الله بەڕاستی هەتاکو ئێستا پیاوی جوانی ئەو هەم نەدیتووە هەتاکو ئێستا پیاوی ئەو هەپاک و خاوێن و قسە شیرنم نەدیتووە بەڕاستی پێم سەیر بوو ئەمە چ پیاوێکە بەڕاستی هەر نور و جەمالەکەی نیشانی ڕاستگۆیەکەی بوو هەر قسەکانی کە دەیکرد ماشەڵڵا هەمووی نور و بەرەکەتی لێدا هاتنە دەرێ سبحان الله وتی هەردووچیان ئیمانیان هینا و بەس بە تەمەشاکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەیەکی تر دەفەرمووی ئەمن لەگەر خزمەکانی خۆم هاتینە مەدینەی هەندێک عشتری سۆرمان پێ بوو بینی بیانفرۆشین گوتی وەڵڵا ئەمە کە بارگە و حاری خۆمان دانا و خێمەمان هەردا گوتی بەیانیەکەی زوو یەکێکمان لێ بەدیارکرد بەڕاستی پیاوێکی زۆر جوان و ڕێک و پێک و خاوێن و نور و جەمالی پێوە بوو گوتی سەلامێکی لە ئێمە کرد گوتی بە سەلامان جواب دەوە ئێوە خەڵکی چێن دەرن با ئێمە خەڵکی ڕەبضەینە گوتی بۆ هاتوون گوتیان وەڵڵا هاتوون ئەوە عشتری سۆرمان هیناوە دەیان فرۆشین تی دەفرۆشنە من گوتیان ئەرە وەڵڵا وتی عشترێکی لێمان کڕی بەس گوتی ئێستا پارەکەم پێ نییە عشترەکەم بدەنێ ئەمن دەسمەوە ماڵێ پارەکەتان لۆ ڕەوان دەکەم گوتیان باشە گوتی وەڵڵا ڕۆیشت گوتی لە بینی خۆمان بۆ مقۆ گلەی کو ئەوە پارەتان کو ئەو عشترەتاندایە دەزانی چەند بە قیمەتە کوڕە کەس دەیناسی لاوەڵە کەس نایناسی ئەدی کو بەبێ زەمان بەبێ ڕەهان بەبێ شتە کو ئەو عشترەتاندایە بڕواتن گوتی لە بینمان بۆ قرت و پرتە کوربا بە وەڵڵا تازە بردی ڕۆیشت تی لەو دامەی ژنێکمان لەگەڵ بوو ژنەکە گوتی کوڕە گلەی مەکەن پرتە پرتیش مەکەن گلەی لە یەکتریش مەکەن بە حەقی قورئان دەم و چاوێکی ئەوەندە نورانیم دیت نور و جەمالێکی ئەوەندەم دیت قەت ئەو پیاوە بە فێڵبازان ناسی قەت ئەو پیاوە لێی مەترسێن کە ماڵتان بخوا وەلێشی مەترسێن کەوا پارەکەتان تاخیرکە وتی ئەوەی ئەمن دیتم شتی وام نەدیتە لە نور و جەمالەکەی وتی پاشان سبحان الله سعاتێکی پێچ و کابرایە کات سەلامی کورد و یەک کۆمەرە قەسپی پێبوو گوتی کاکە ئەوە ئەمن لەکەم پێغەمبەری خواوە هاتوومە صلی الله عليه وسلم ئەو قەسپانە حتا پێتان دەخورێ بیخۆن کە خواردتان لێی تێر بوون ئەوجا بیکێشن حەقی عشترەکەی لێ بجێرنەوە ئەویت کەم بدەنەوە سبحان الله وتی ئەوجا زانیمان ئەو محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم ئازیزان سبحان الله ئەم جوانیی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەر ئەو هەموو جەماڵەشی هەبووە هیچ ژنێکیشی پێ هەر نەخەرەتاوە ئەگەنە تەماشای عەزرەتی یوسف کەن عەزرەتی یوسف هەموو جوانیەکان ئافرەتەکانی میسر و حتا زولەیخاش پێی مفتەلا بوو بەڕاستی پێی مبتەلا بوو بەڵام بۆ بە جەمالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە یوسفی جوانتر بووە دای عایشە شعرێکی عەرەبی هەیە هەر کوردیەکەتان لۆ باز دەکەم دەفەرمووی ئەوان جوانی یوسفیان دیت دەستی خۆیان بڕی بەوەڵڵا جوانی محەممەدیان بدیت با دڵی خۆشیان شەخشەخ دەکرد لەگەری یعنی ئەوەندە جوانترە دای خەدیجە دەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمی ئەگەر مولکی کیسرام هەموو بدەنێ ئەگەر هەموو زەوی دونیام بدەنێ نایگۆڕمەوە بە یەک لیقای جوانی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەدی باشە لەبەر چی پێغەمبەری خوا هیچ ئافرەتێکی پێ مبتەلا نەبوو پێم تووشی فیتنە نەبوو بۆ بە عەزرەتی یوسف مبتەلا بوو خو ئەویش هەر پێغەمبەرە سبحان الله یەک فەرقیان هەیە ئەو جەمالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای دای پۆشت بوو بە هەیبەتی نبووەت لۆیە کە تەمەشا دەکرد دەزانی پێغەمبەرە ئەم جەمالەی وی
ئەو جوانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوا دای پۆشت بوو بەچی بە جەماڵ و هەیبەتی نبووەت بۆیە سوبحان الله هیچ ئافرەتێکیش پێی مبتەلا و پێ تووشی فیتنە نەبوو. تەماشای سەحابەکانی پێغەمبەرکان عەلەیهی سەڵات وسەلام چۆن وەسفی جوانی پێغەمبەریان کردی عەلەیهی سەڵات وسەلام. یەک لەوانە بەڕای کوڕی عازب ڕزا و ڕەحمەتی خوای لێبی لێیان پرسی گوتیان ئایا ڕوخساری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو شیر وایە؟ ئەوە نەیان دیتبوو. ئەوەی کە لە بەڕای کوڕی عازبی پرسی تابعی بوو گوتیان ئەی بەڕائەتوو لە خزمەت پێغەمبەری زۆر دانیشتووی صلی الله علیه وسلم ئایا پێغەمبەری خوا ڕوخساری وەکو شیر وایە؟ تەمان شیر بریقەی دەداتەوە. فەرمووی نا بەل مثل القەمەر، نا بەخوای وەکو مانگ وابوو، وەکو مانگ. سەحابەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەجێرتەوە کە ناوی جابری کوڕی سەمرەیە، لێیان پرسی ئەی جابر ئایا ڕوخساری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو شیر وابوو؟ فەرمووی نا والله وەکو مانگ و ڕۆژ وابوو. فەرمووی لا بەل مثل الشەمس والقەمەر، مثل الشەمس والقەمەر. دەفەرمووی واللهی دەموچاوی وەکو ڕۆژ و وەکو مانگ وابوو. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی وەسفی ڕوخساری پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمی ئەو دەموچاوە جوانە بەحیاتم شتی وام نەدیتووە، دەیگوت ڕۆژە لە نیمچەوانی تێپەڕ دەبی و دێتن. سبحان الله. زە ئازیزانی من زۆر لەو شاعرانی ئێمە وەکو بێخود وەکو کاک ئەحمەد موفتی زادە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی بەڕاستی چکە ئەوانە زۆر بە ڕوخساری پێغەمبەر شاد ببوون، زۆریان دیتبوو، زۆر جوان وەسفی جەماڵی ئەو پێغەمبەرە دەکەن عەلەیهی سەڵات وسەلام. بەس بێخود چ دەفەرمی؟ دەفەرمی ئەتڵێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی، ئەخولێتەوە گاهێ بە جوانی شەوق و جەماڵی. سبحان الله. بێخود تەمان زۆر بە خزمەت پێغەمبەری گەیشتەوە عەلەیهی سەڵات وسەلام، جار بەجار ئیشتیاقی لێ پەیدا دەبوو کە بیبینی. ئەی فەرموو دەمێکە چاوەڕێتی گیان و دڵ ویساڵی تۆ، ئومێد ئەکا کە دەرکەوێ لە پڕ ماهی جەمالی تۆ. ئەنی سبحان الله چەند بە ئیشتیاق بوونە. کاک ئەحمەد موفتی زادە هەزار ڕەحمەتی خوا لێبی لە سجن هەموو شەوێ دیتیتی، هەموو شەوێ 9 ساڵ لە سجن بوو کاک ئەحمەد موفتی زادە هەزار ڕەحمەتی خوا لێبی. یەک لە عالیمە گەورەکانی ئەهلی سونەیە، خەڵکی سنەیە بە ئەسڵ. دوایە گیرا 9 ساڵ لە ئینفرادی بوو، بەر بوو 6 مانگ ژیا وەفاتی فەرموو هەزار ڕەحمەتی خوای لێبی. ئەو کاک ئەحمەدە هەموو شەوێ لە خزمەت پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وسەلام لە سجن. بەڵام کە هاتە دەرێ تووشی برادەر و ڕەفیق و خەڵکی لە دەورا پشکۆ بووە، کەم پێغەمبەری دەدیت عەلەیهی سەڵات وسەلام. جا ئەو شعرێ بەسەردا هەرگوت فەرمووی لە شعرەکەیدا دەفەرموویتن، دەفەرمی لە جەمی یارانی گیانی خۆم لا تەنها، دەفەرمی لە جەمی یارانی گیانی تۆم لا نەبێ خۆم پێتەنهایە، تۆم هەبێ تەنها لە ئینفرادی لام جەمە هەرچی خۆشی دنیایە. دەفەرمی کە لە ئینفرادی بەتەنێ بووم کە ئەتوو شەوان لەکنم بووی وەم دەزانی هەموو خەڵک لە دەورا و پشتم، بەڵام لەوەتی بەر بوومە لە سزن و خەڵک هەموو لە دەورا و پشتم ئەتوم لەکن نییە، هەروە دەزانم لە چۆڵی دەژیم. سبحان الله. ئاخر شتان لۆ بجێرمەوە لۆی مامۆستا برای عەزیز و خۆشەویستم مامۆستا خالید دێ قسەی خۆشتان لۆ دەکا. کوڕە گەنجێک دەفەرمووی مامۆستا محەممەد ئیحسان دەجێرتەوە، ئەوەی داعیە میسریەکە، دەفەرمووی ڕۆژێکیان دەرسم شەرح دەکرد، کوڕە گەنجێک هەستاوە گوتی مامۆستا ئیشێکم پێتە لە پاش دەرسەکەی نابی بڕۆی. گوتم باشە. تی لە پاش دەرسەکەی هات گوتی وەڵڵی مامۆستا داچێکی نەخۆشم هەیە، زۆر نەخۆشە لە ماڵێ، ئەوە دەبی تەکلیفی کردە دەبی هەر بچی نەکردی. کورە بابە ئیشم پێم ناکرد. گوتی بخوای مامۆستا زۆر تەکلیفی کردە، گوتی دەبی ئیلا بچی مامۆستا محەممەد ئیحسان نبینی. تی وەڵڵا لەبە دڵی وی چوم، تی پیرێژنێکی نورانی بوو لەسەر قەلەوێرەکی نەخۆش کەت بوو، بێتاقەت گوتی چاوی بە من کرد و ئەمنی دیت، گوتی هەستاوە لەسەر قەلەوێرەکەی دانیشت. گوتم فەرموو چیشت هەبوو؟ گوتی وەڵڵاهی لۆ یەک شتی بانگم کردی. گوتی ئەمن چەند ساڵە نەخۆشم، هەموو شەوێ بە خزمەت پێغەمبەری خوای گەیشتیمە صلی الله علیه وسلم. بەڕاستی ئێستاش نازانم 2-3 ڕۆژە نازانم لۆ نایبینم. پێم خۆشە عیلازێکم بکەی بزانی سەبەب چییە، باسی حاڵی خۆم دەکەم نەبوت، بزانە خەلەل لە چێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نایەتە لام. گوتی ئەو زام بە خۆمدا چوومەوتم سبحان الله
پیرێژنێک بەقەدەرمە پێغەمبەریش ناناسی، بەقەدەرمە ئەو صافی پێغەمبەریشی لانیە، بەقەدەرمە حەدیسی پێغەمبەریشی نەخوێندیتەوە، بزانە ئەو عشق و ئەوینەی لە ناو دڵیتی هەموو ڕۆژە بە خزمەتی دەگا. ئەو دو سێ ڕۆژە نایبینی ژیانی لێتاڵ بووە بانجی من دەکە دەرەوەرە عیلاجەکەم لۆ ببینەوە، لۆ ئەمن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە خەو نابین. ئازیزانم، جا بەڕاستی نیعمەتی خوایە ئەو کەسانەی کە بە خزمەت پێغەمبەری خوای دەگەن عەلەیهی سەڵات وەسەلام. بەوەڵڵا ئینسانی یەک زار لە خەو بیبینی ئیتر تەواو پێغەمبەری خوا موژدەی دایتێ کە ئەمن بەڕاستی بە وەزعی حەقیقی خۆم خۆی پیشان دەدەم بۆ ئەوەی بەڕاستی بەو نور و زەمالە مەحروم نەبین، لەو جوانەی مەحروم نەبین. پێویستمان بە چەند شتێکە. یەک، بەڕاستی دەبی ئێمە ئەو پێغەمبەرەمان لە هەموو کەسێک خۆشتر بێتن. لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. حتى لخزانة لبياوكد لزرجي خود كمن دالكان إنسان كزرقشتي بي قرار اللي دبي لزرجي خود زياترت بيغمبري خواد خوش بي. اگر او هابوي نزيك أتو بخزمت أو بيغمبر بقى عليه الصلاة والسلام. دوام براسي دبي سنة كاني زيبكي براسي شكله هيبتت هستان ودانشتنن قفتو قون وستنن ناخواردن وهامشود هر همو لسا سنة بيغمبر بي صلى الله عليه وسلم. وسيميشيان براستي زور صلواتي لسلي بدي، براستي زور صلواتي لسلي بدا، سكو هر صلواتشي لي بدي إلا عرضي بيغمبر دكري عليه الصلاة والسلام كيا رسول الله فلاني كوري فلان يعني فلاني كسي فلان أو أون صلواتي لستو ليدا. يا ربي خوال لدى باريمو بناو زوانا كان داولي كان باسمي عظمت. يا ربي خوال لدي داري أو محمد المصطفى يمان محروم نكي. يا ربي خدای بدیداری او زمالم او جوان زمالم شاد کی. يا ربي خدا لبو خاطري قوري خود خوايا او كوبون ومن شاهدي او دليل لسر محبتي او بيغمبري خوايا محبتي او بيغمبر ما لدل زياد بكي. يا ربي خوا وما لي بكي براستي شون كوتي او بيغمبري بين حتى تنها بدوي او بيغمبر بكبين. يا ربي خوا محرومان نكي لشفاعتي. يا ربي خوا محرومان نكي لديداري لروج قيامت. وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين. على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. الحمد لله منشي الخلق من عدم ثم الصلاة على المختار في القدم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. برجي صلاة سلام رجينا وخونا وباتاو سرزاتي وزيدالاو بغنبري محترم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد سيد الكونين والثقلين والفريقين من
عرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي قل باغي دلم تقول من بلبلم لبس بوري دلم خندبك برجع يا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحميا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم لو خاك وشكو ديما بايدا بوي لو هارما هزار شكر بخدا راوان كراي بو إما مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم وباب وبا يا وباب الشارع مدينة يا شارك دلجينا شاري مدينة شاري شاران شاري پیغمبر خدايا بابا دي من نقول شاري مدينة شارك دلجينا بخوا أضلي دولايا لدوايتو قلق غمجينا أدي من نقول شاري مدينة ناتكم لبيرا دسا خدا تشمن ملك لبيرا بدستيشي دقرم كمن دي حزتي رسول الله بدستيشي دقرم حلقة يا زنزيرايا در عقبة ساوى الشيخك كامل ومكمل قلك السردار بين ماي مكتي مولاتي غربة وغريبيان وكو كبشي برين دالنا وقف السهر دنا علينا مياي آي كساسي لحالي بحاصل بسرا ودرقاي دل ساحل بكا مشكل وافتح لنا مخرجا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير خلق كلهم خوش بي إلهي لوي أيليت جيليتي لوشك مولاي صلي كرد وردي دمي مولاي صلي وسلم دائما أبد على حبيبي كخير خلق كلهم
يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. أشهد أن لا إله إلا الله. بەڕێزان و خۆشەویستان السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی زۆر سوپاسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری دەکەم و سوپاسی مامەستا مسلیمەکەین بۆ ئەو دەرفەتە و ئەو لەدایک بوونە پیرۆزەی فەخری کائینات کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە ئێمەی لێرە کۆ کردو و هەر بەرەکەتی ژیانی ئەوە ئێمە لە شوێنێکی ئەوها کۆ دەبین و جێڕادەگرین لە ویلادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ژیانی دەکەین و بەرەکەتی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم کە تا ئێستا شەرما و تا ڕۆژی دوایی شەر دەمینێ. بەڕێزان و خۆشەویستانم من دەمەوێ تیشک بخەمە سەر یەک بابەت لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بریتیە لەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامۆستای مرۆڤایەتیە، مامۆستای هەموو کەسێکە. يعني ئێمە هەر هەموو قوتابین لە مەدرسەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. تەماشا هەموو تاریخ و مێژوو بکە، هەموو مەدرسەیەک کە هەیە کۆمەڵی تەڵەبە و کۆمەڵی کەسی هەیە و شوێنکەوتەی هەیە شانازی بە مامۆستاکەی خۆیانەوە دەکەن. ئێمە وەکو موسڵمان بەڕێزان یەک پێشەنگمان هەیە، یەک مامۆستامان هەیە چاوی لێ دەکەین. لە مامۆستای هەموو کەس گەورەترە، لە مامۆستای هەموو کەس بەرزترە، لە مامۆستای هەموو کەس ڕاستگۆترە، لە مامۆستای هەموو کەس داوێن پاکترە، لە مامۆستای هەموو کەس بە وەفاترە، لە مامۆستای هەموو کەس بە ڕەحەمترە، بە سۆسترە. حەیفە ئەمە ئەوڕۆ کە مامۆستای خۆمان ئەوهانە ناسین. بزانە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم چۆنی تەعامل لەگەر ئەسحابەکانی دەکرد، لەگەر کافرە کرد، لەگەر موسڵمان دەکرد، لەگەر منداڵ دەکرد، لەگەر گەورە، لەگەر گچکە. معلم بو پیغمبری خوا صلی الله علیه وسلم. حتى بخوشی دفرموه محمد المصطفى دفرموه إن الله لم يبعثني متعنتا ولكن بعثني معلما ميسرا. دفرموه خواهی گوره منی نناردو الوی عزیز بخم سرشانی خلق آزار بدرين وإنما أمني ناردي وكو ما مستايك وكو كسك ككاركان لسر خلق دا سهل بكم آسان بكم. يعني تورد پیغمبری خوا صلی الله علیه وسلم حتی لناردنی خوشی را که خوای پروردگار ناردویتی بچی ناردوا بسهل بآسان با اوی که انسان بتوانی او کارانی انجامی بداتن که محمد المصطفى صلی الله علیه وسلم فیریان دکاتن. لوی اگه تماشاش یعنی پیغمبر که صلی الله علیه وسلم بزئی لأحکام دا لروي شرعي دا برو تماشاكا محمد المصطفى صلى الله عليه وسلم معلم يكبو ما مستاي يكبو تا استا ما مستاي او هالنا بشريات دا نبوا توانيتي لهمو جياني دا طولا ليكز نستين توا توانيتي لهمو جياني دا زليك ليش يقنا داتن بلام همو خلجيش فير بكاتن. يعني تو تماشاكي براستي كخوا بيدا فرميه دفرمي وإنك لعلى خلق عظيم أو روشت جوانته محمد المصطفى صلى الله عليه وسلم بعمليش نشاني ددان كفعلا ما مستايش مروفاتيا أورن تماشا بيغمري خواك صلى الله عليه وسلم لقنا يا ركاني كوبوا لقرو كسانا كوبوا كخراب بونا لقلي دا هموي بچاكا ولامي داونتو بباشا ولامي داونتو وايلي كردون محمد المصطفى بويتا كسيك كوا برانبركاني خوشي بچاكا شرمزار دكت نقبة طولة نقبة انتقام نقبة سجن كردن نقبة كشتن نقبة ليدان. إنما پیغمبری خوا صلى الله عليه وسلم معلم بو ما مستابو جابوي برزانم إما أورو أو ما مستاقوري خومان ياد دكينوا تماشاش ياني دكين فيري سنتكاني دبين فيري روشت برزكاني دبين بلام حيف ملو مسلمانان أورو كدا طلبي تنبلن لمدرسي پیغمبر صلى الله عليه وسلم طلبي بقرار ناجع بالله مدرسة پیغمبر صلى الله عليه وسلم طلبيك درجة أعلانين كميش يا نبيتن
تخوا حەیف نییە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسی درۆزن هەبی، حەیف نییە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسی داوێن پیس هەبی، حەیف نییە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک هەبی خیانەت بکاتن، خراپەی بکات، خۆشی بە ئومەتی ئەو پێغەمبەرە بزانێ صلی الله عليه وسلم. محمد المصطفى دەفەرمێ ڕۆژی قیامەت کە هاتن فلا تسود وجهي کورە ئاگاتان لێ بی و نەکەن ڕووم گرش بی و ناشیرن بی بەسەبەب کردەوە ناشیرنەکانی ئێوە کە لە ڕۆژی قیامەتدا دێن. ئەوە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم، ئەوە گەورەی مرۆڤایەتیە، ئەوە بەو شێوازەی ئەوها خەڵکی فێر دەکرد. فرمودەیەکمان هەیە لە صحیح مسلمدا، یەکێ لە سەحابە لە مێژنێ مسلمان بە بەناوی معاویەی کوڕی حەکەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس ئەوەندەی فێر کرد بوو جارە بیدایەت نوێژ و ڕۆژەی فێر ببوو بۆ گەر یەکێک پێکژی بڵێ الحەمدولله، ئەوی دیکە پێی بڵێ یەرحەموکە الله، بۆ خۆی جواب داتەوە یەهدوکم الله وەیوسلح بالەکم. ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێستا لەناو زۆر ماڵی مسلمانان لەوانەیە نەبی، کوردەواری یەکێک پێ دەکژی دەرێت خێر دەبی ئینشاءالله، چ خێر دەبی بەس پێم برێ، ئەوە پێکەژێ چ عیلاقەی بە خێرە دەرێ، ئەگە 2 جاربی باشە، ئەگە 3 جاربی خراپە، ئەگە تاکبی خراپە، ئەگە جۆدبی باشە. بزانە کو خەڵکەکەیان لە لاڕێدادا با بە خەڵک پەسیوی بوو لەوانەیە 50 جاران پەسیوی پێ بکژیتن، دەی باشەوە چ عیلاقە، هەمووی سنەتەکەی محەممەد المستەفا لادرا. ئەو سەحابیە بەس ئەوەندە فێر کرا لە ناو نوێژێدا بوو یەکە پێکژی، ئەویش تەماشای کردێ سنەتە، یعنی کە پێکژی گوتی الحەمدولله، سەحابە ئیشارەیان کرد لە ناو نوێژە عەلی ئاساس بێدەنگ بە، ئەویش گوتی داکتان سەردولکەتان لەسەر بێ، ئەخە باشە چم کردیە، خۆ سنەتەکەم تەطبیق کردیە. دەڵێ جارە سەحابە ئەوها لە ڕانی خۆیان دەواتە وز بە بێدەنگ بە نوێژە، دەڵێ بێدەنگ بووم، بەس ئەوەندە ئەو وەسفەی پێغەمبەر تەماشاکە صلی الله عليه وسلم کوی وەسف دەکا ئەو سەحابیە بەڕێزە، دەرێ فوالله ما كهرني ولا ضربني ولا شتمني. أو محمد المصطفى دل بداك بابو بقرباني بم ما رأيت معلما أو هاربون نصي ودري نمديت يا ما مستايق وكو أو قبله ولا بعده أحسن تعليما منه. لو جوانتر خلق فير بكا نخوي ليتو ركردم نجوني بيدم نليشي دام أو سيشتة مشاكل نخوي ليتو ركردم نجوني بيدم نليشي دام. ولكن قال بلان فرموي إن هذه الصلاة لا يصلح فيها من كلام الناس وإنما التكبير والتسبيح وقراءة القرآن. أو قصي محمد المصطفى لنا ونويش قصي كردو دنگ دنگ پیدا بو وضع كشي من درا بس بي فرمون پیغمبر فرمون صلى الله عليه وسلم أو نويش ناكري قصي خلچي تيدا بكري أو نويش تنها دلي سپاس لو تو أي خدايا قوري خواي تيدا بديار ديخي وهروها قرآن تيدا دخوين دري تفرمي أو معلمة أو ما مستعي أو فير كارا أو كسيك كوافير مانكا كمحمد المصطفى صلى الله عليه وسلم أو عالمي فير دكا بشي وازك فير ياندكا براستي ككابرا معجبة بفيربوني بيغمبري إخوة صلى الله عليه وسلم لجياني دا قد لبيرناكا آي ما مستاكاني يستاك خوان بفيشواي محمد المصطفى دزان صلى الله عليه وسلم زور بي قصي زاريان جاري واهي جونة جاري واهي خوتورة كردنا جاري واهي ليدانا لچیش جاری واه لمنداله چیگیسکا حتی دایکو باکو کان کم وانه لمالکان دا جاری واه لمندالکی تو رد بی زی چی داخ کردیا لمندالکی تو رد بی 1000 جونی پیدا دا لمندالکی تو رد بی یکسر بینانو آوی دکا جاری واه داک ونده بی رحمه باپی ونده بی رحمه نانو آوی لسرقتك مع العلم محمد المصطفى فرموي پیرێژنێک چوە ناو ئاگری جەهەنەم بەس لەبەر ئەوەی پشیلەیەکی بێنان و ئاوکر هەتا لە برسان مرد. لە ڕووی شەرعیدا ئەگەر مار بێنان و ئاویکەی بیکوژی لە برسان حرامە. لە ڕووی شەرعیدا ئەگەر مشک بژیرێتن بەو لەزگانە کە دەیگرن زۆر خەڵک ئەو حکمە شەرعیە نازانی بەجی دێلێتن لە برسان لەسەر جەیە کە دەمری گوناحت دەگاتێ. دروستە بیکوژی بەرام دروست نییە برسی بکەی. باشا محمد المصطفى صلى الله عليه وسلم تعليمكي بريتي نبو لليدان ولا إهانة كردن ولا قصي في ناشر بيغوتر وإنما لا أسلوب يشي جوان يعني تو تصوركي في غمر صلى الله عليه وسلم بجياني خوي دا جوني بكسيق ندايا تخو أو سنو عمام وساك إنسان سن خوشي دي سن كيفي في دي سن دلي في خوشا باشا قدوي إيما أوها تماشا قدوي خلق تماشا سيرتي عنك خيانتي تيدا دروي تيدا جندالي تيدا قصي ناشرني تيدا اختیال کردنی تێدایە حرام خواردنی تێدایە خراپەی تێدا هێشتا خەڵک بەدوو ئەو نوع مامۆستایە دەکەوێت. هەبە ئێمە مامۆستایەکمان هەیە
لۆ ڕۆژی قیامەت شەفاعەتمان لۆ دەکا لۆ ڕۆژی قیامەت محەممەد المستەفامان هەیە کە هەتا ئەو داوانەکە خوای گەورە حیسابی ڕۆژی قیامەتیش دەست پێ ناکە کەواتە ئێمە ئەو معەلیمە ئەو مامۆستایە گەورەیە کە محەممەد المستەفایە کو بیگۆڕینەوە بە یەکێکی تردا کو مامۆستایە لە دەست خۆمان بدەین کو لە سیرەت و ژیانی ئەو مامۆستایە فێر نەبین کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم يعني حتى ڕێز لە ئافرەتێک ئەگری ڕۆژێ هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا رسول الله ذهب الرجال بحديثك پیا و قسەی تویان هەموو برد فاجعل لنا يوما ڕۆژێک لە بۆ ئێمە دابنێ با ئێمە ژمەین علمنا مما علمك الله فێرمان کە لەو شتانەی خوا فێری کردی ئێمە پێمان خۆشە فێر بین تعلیم و بزانین پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم قسەی ڕەت نەکردەوە اجتمعنا في يوم كذا وكذا في يوم كذا وكذا لە فلان جێگا کۆبنەوە فلان ڕۆژ دێم قسەتان لۆ دەکەم قسەکان تەنها لە بۆ ئافرەتان لەگەر ئافرەت تێکەڵاو بوو لەگەر منداڵ تێکەڵاو بوو لەگەر گەنج تێکەڵاو بوو لەگەر هەموو کەسێکا تێکەڵاو بوو هەمووشی فێر دەکردن هەمووشی بە جوانی فێر دەکردن ئەوە ئێمەین کەوا دەبینە ئومەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەو مامۆستایە بەرز و گەورەمان هەیە یعنی دەکرێت ئێمە ئەوەی لە دەستە خۆمان دەین محەممەد المستەفا لەسەر کەمترین فرسەت لە ژیاندا پاسی نەدەدا کە خەڵک فێر بکە ئیبن عەباس دەفەرمێ ئێمە لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پێکەوە سواری ئەسپێک ببووین سواریەک دەفەرمێ یا غولامی إني أعلمك كلمات ئەی منداڵ جێ بگرە فێرهاندێشتت دەکەم عمری 10 ساڵ تۆزێک زیاتر بوو ئیبن عەباس ئەو جا فەرمووی احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله يعني محمد المصطفى صلى الله عليه وسلم أو من دالا فێر دەکات دەڵێ ئەگەر داوات کرد داوا لە خوا بکە ئەگەر پشتت بەست پشت بە خوا ببەستە بزانە حدودی خوا بپارێزە خوای گەورە دەتپارێزی ئەو منداڵە فێرەکە ئیبن عەباس دەبدە گەورەترین عالم لەو ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دوعای لۆ دەکا محەممەد المستەفا اللهم فقهه في الدين خوایە لە دین شارەزای بکەی وعلمه التأويل فێرە تەویل و تەفسیری قورئانی بکەی کەواتە بەڕێزانم تەماشا محەممەد المستەفا کە صلی الله عليه وسلم شتەکانی هەمووی تعلیمی بووینە هەمووی فێرکردن بووە لۆ ئومەتەکەی ئێستا فێرەشت نەبی لۆ ئومەتەکەی تەمبەڵ بی لۆ ئومەتەکەی نەزان بی لۆ ئومەتەکەی شتی لە بەردەستیدا نەبی لۆ غەریب بی لۆ فەقیر بی لۆ هیچ شتێک نەزانیتن کەوا لۆ ژیانی خۆی پێ بەڕێوە بباتن سەیرم پێ دێ مسلمان ضعیف و لاواز و ئەوە بیپاشەوەی گوێی لێ دەبی کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ئیماندارێک بە قووەت بی خوای گەورە پێی خۆشترە لەو ئیماندارە ضعیف و کەسەل و نەدارە با ئەو کەسە کەسێک بێ بتوانی ببێتە کەسێکی گەورە با شەهادەدار بێ با کەسێک بێ زیرەک بێ عالیم بێ تاجیر بێ با کەسێک بێ پارەدار بێ با کەسێک بێ دەوڵەمەند بێ با کەسێک بێ کەوا بتوانی تەفەوق بکە خەڵک لە ژێردەستی ئەودا ئیستیفادە بکەن و سوود وەربگرن نەک ئینسانێک بی فەقیر و نەدار و غەریب و يعني هيج نزام بي حتى پیغمبر صلى الله عليه وسلم من ضالك لسر سفري محمد المصطفى ناني دخوات پیغمبر فرمي صلى الله عليه وسلم يا غلام سم الله تي اي من ضال بيجو يدز بنا خواردني كبر بسم الله وكل بيمينك بدست راستي شدناني بخو وكل مما يليك او هبرمدا او لا او لا تيدغي لو سري دز يشتجي لو سري سي سنتي فيركر بس لسنان خواردن يكدا محمد المصطفى صلى الله عليه وسلم يستايمه يواهي جاري واهي لسنان خواردن دانیشتێ بەدەستی چەپ دەخوا بەدەستی چەپ ئاوی دەخواتەوە یعنی کەسێک پێی نارێ کاکە دەستی چەپ دەستی شەیتانە فإنما يأكل الشيطان بشماله ويشرب بشماله بەدەستی چەپ شەیتان نان و ئاوە خوات اتباعی شەیتان مەبن معلمی ئێمە مرۆڤایەتی فێر کرد و ئێمەشی فێر کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا بەدەستی ڕاست نانی بخۆین و ئاوی بخۆین و دەستی ڕاست شت وەربگرین کەواتە ئەمە لە تەگچکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردون حتا گەورە دەبن با کەسێک بین لەوانە بین کەوا فێرخواز بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆ دوو مزگەوتێ دوو تاقمی دیت یەکەچیان عیبادەتی خوای دەکرد یەکەچیان خەڵکی فێرە کرد فەرمی هەردووچیان خێری تێدایە بەڵام لەگەرەوانەدا دەنیشم کە خەڵک فێرەکەن کە دەیانوێ ببن بە مامۆستا دەیانوێ ببن بە کەسی گەورە دەیانوێ ببن بە معەلیم نایانوێ ببن بە کەسێکی جاهیل و فەقیر و نەفام لۆیە بەڕێزانم ئێمە وەکو ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دائما پێویستمە ئەو هاتنەی ئێوە لە بۆ ئەو کۆڕەی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێربوونە تەرازوی خێری ڕۆژی قیامەتانە چێ دەرێ گەنجێک ئافرەتێک ئێستا لەناو ئەو مەجلیسەدایە بە دووری مەبینە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە پێی بفەرمێ من لێت خۆش بووم لەبەر چێ لەبەر ئەوەی لەو مەجلیسە دانیشتی کە محەممەد المستەفای تێدا باز دەکرا لە دەفتەری ئەعمالدا مەگەر خوای گەورە لە پیاوێک خۆش نەبوو قومە ئاوێکی دا سەجێک لۆ لەبەرەوەی زجی بە حەیوانێک سووتە بە سەجێک سووتە
کەواتە ئەگەر ئینسان جاری وایە شتێک لۆ خوا دەکا و لە ڕێی خوای تەبارەک و تەعالا دەیکا چاوەڕێی ئەجرێکی لێبە لە لای پەروەردگار لەوانەیە پاداشتێکی زۆر زۆر گەورە داتەوە کە بریتی بی لە لێ خۆشبوونی خوای تەبارەک و تەعالا لە بۆ تو لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەسحابی فێرە کرد بە نمونە فێریەکردن زۆر جاری وایە نمونەی زۆر جوانی لۆ دەهینانەوە لەو خاتری وێ فێر بن تێبگەن دەیفەرموو برادەری باش و برادەری خراپ وەکو بۆن فرۆش و ئاسنگەر وایە ئەوە بەس لۆ تێگەیاندن دەیفەرموو بۆن فرۆش ئەگەر بچێکنی بۆنێکی خۆشت یان لۆ دێ یان ئەو تێ هیچ عەزیەتت نادا کە تو لەکری هەر لای کەمی بۆنیشی لێ نەکری بۆنی خۆشت لۆ دێ بەڵام بڕۆکن ئاسنگەری ئەگەر هیچ زەرەریش بە جسمت نەگەیێنی پروشکە ئاگرت لە بۆ نێ بەڵام چت لێ دەکا بۆنێکی ناخۆشت لە بۆ دێ چەند کەسی ئێستا لە سزنێ بەواستەی برادەرێکی خراپ بەخۆی ئینسانی خراپ نەبوو بەواستەی برادەری خراپ بۆ جغارە خۆر بەواستەی برادەری خراپ بۆ تریا خۆر بەواستەی برادەرێکی خراپ ئافرەتێکی حیجاب بوو بە سافیرە لۆ ئێمە نەتوانین حیجابەکان سافیرەکان بکەن بە حیجاب لۆ ئێمە جغارە نەخۆرەکانمان بتوانین ئەوانەی جغارەی دەخۆن تەرچی کەن ئەوانەی تریاکە خۆن تەرچی کەن ئێمە پەیامی چاکمان پێیە ئێمە پەیامی ڕاستگۆییمان پێیە ئێمە پەیامی محەممەد المستەفامان پێیە ئێمە پەیامی ئەو مامەستا بەرزەمان پێیە دەبێ ئێمە پەیامی ئێمە زاڵبی بەسەر ئەو خەڵکەدا کە دەبینی ئەو ڕۆکە فەقیر و هەژارە پەیامێکی پێیە هیچ پەیامەکەی لەسەر باتیل نەبی لەسەر شتێکیت کە دانەندراوە فماذا بعد الحق إلا الضلال لەپاشی ڕاستی ئەوی دیکە هەمووی گومڕاییە باتیلە بەسەر ڕێیەکی ناحەقدا دەڕوا حتى محمد المصطفى صلى الله عليه وسلم کە خەڵکی فێرەکە جار وە بڕەسمی لەسەر عەردەکە ڕەسم ئاوا خەتی دەکردەی فەرمەوە سیرات المستەقیمە خەتی لە تەنیشتەکانی دەکردەی فەرمەوە کۆرە ڕێیەکانە بەو کۆرە ڕێیانەدا نەڕۆن ئاگاتان لێبی خەڵک زۆرە لەسەر ئەو ڕێیانەدا گومڕاتان دەکا لاتان دەدا لەسەر ڕێگادا بەڕێی خراپدا دەتان با بەو کۆرە ڕێیانەدا مەڕۆن ئەو جاو ئاەتەی لۆ دەخینەوە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله محمد المصطفى صلى الله عليه وسلم فێری کردی ڕێگەی لە بۆ دانای خەڵکی فێرە کرد کەوان وێش چەند گەورەیەکی هەیە ئەوەندە بە جوانی فێر دەکردن فەرمووی یەکێک لە ئێوە ئەگەر بێت و ڕۆژێ 5 جار بەحرێک بە پێشماری دابێ خۆی بشواتن ئایا هیچ پیساتی بەسەر قەلبیەوە دەمینێ فەرمی ئەنە خێر یا رەسوڵ الله فەرمی فەذلك مثل الصلوات الخمس ئەو 5 نوێژەکەیە یەک گوناحت پێوە نایە لێ ئەگەر ئەو 5 نوێژە بە تەواویدا بکەیت ئێستا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 5 نوێژەکەدا کەم تەرخەمی هەیە لەوانەیە نوێژی سبەینان تاخیر بکە لەوانەیە عیشایان لەبیر بکە لەوانەیە عەسراندا مەشغول بی بەڕێزانم ئێمە ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم چەندت دەست لەو دینە بەردا بای ئەوەندا ئەتون لە خەتێ لا دەدەی لە ڕێگە ڕاستەکەی لا دەدەی دوور دەکەویەوە معلمی بەشەریەت کە محەممەد المستەفایە فێری کردین ئەو مامەستا گەورەیە لە قیسە خۆت مەدا ئەو مامەستا بەرز و بەڕێزە کە محەممەد المستەفایە ژیاننامەی لەبیر مەکە مامەستای بەڕێز زۆر جوانی لە بۆ باس کردین لە دەلایل نبووەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئێستا کەسێک نەهاتیە لەسەر ڕووی زەوی فائیدەی هەبی سوودی هەبی لە بۆ بەشەریەت وەکو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەو های محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئێمە بەجێهێشت ئومەتەکەی خۆی بەجێهێشت بە جوانترینشەوە ئەو قورئانە لە پاشی بەجی ماوە لۆیە دەفەرمێت چ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت تەرەکت فیکم ئەمرەین لەن تەضلوا ما تمسكتم بهما كتاب الله وسنتي دەفەرمێ ئەو دوو شتەی لە پاشە خۆم لۆم بەجێهێشتینە دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن یەکەشیان قورئانە یەکەشیان سنەتەکەی منە ئێستا خەڵک هەم دەست لە قورئان بەرەدا هەم دەست لە سنەت بەرەدا بەڵام کەمێکی ماوە دەستی پێ دەگری لۆیە دەفەرمێ بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء ئەو ئیسلامەتی بە غەریبی دەستی پێکرد بە غەریبیش دەگەڕێتەوە خەڵک جاری وایە مسلمان عەدەدیان کەمە ژمارەیان کەمە هەروە بوونە لە پێشتریشدا یعنی ئەو ئومەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە سەر منهاجی نبووەت ئەوە وعدی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕۆژێک دادێ مستەقبل بۆ ئەو ئیسلامەتیەیە سەرفرازی لەوە کەسانی دەستیان بەو دینە گرتیا سەرشۆڕی لەوە کەسانی کەوا دەستیان لەو دینە بەردایە خراپترین کەس ئەو کەسانن کەوا ڕۆژگارێکدا ئینسانی چاک بوون ئینسانی باش بوون ئینسانی ئەمین بوون ئینسانی ڕاستگۆ بوون ئینسانی پاک بوون بەڵام ئێستا کەدا بەداخەوە بە کۆرە ڕێیاندا ڕۆیشتینە بەڕێی خراپدا ڕۆیشتینە بەڕێی گەندەڵکاراندا ڕۆیشتینە ئێمە ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم محەممەد المستەفا فێری کردین ڕێز لە خەڵک بگرین وەفامان بی لەگەر خەڵکدا ڕێز لە گەورەکان بگرین ڕێز لە داکوبابمان بگرین ئێمە ئەو شتانەی کە فێری بووینە هەمووی لەکوێ فێر بووینە هەمووی لە پێغەمبەری خواوە فێر بووینە صلی الله عليه وسلم لە ئاەتەکانی قورئان لە فەرمودەکانی محەممەد المستەفاوە صلی الله عليه وسلم فێر بووینە جا لۆیە بەڕێزانم ئەگەر قسەکانی من کورت کەمەوە تەنها لەو شتە ئێوە بەس ئەوەندە بزانن محەممەد المستەفا صلی الله عليه وسلم
تاکە نەفەرێک بۆ هەموو ئومەتی فێر کرد. ئەی ئێوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بن بە نامعەللیمێک چیتان کردووە لە قورئان فێرکردن، لە سنەتی فێرکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە بەشداریکردنی دەورات، لە لەبەرکردنی قورئانی پیرۆز، لە ئەو شتانەی محەممەد المستەفا خەڵکی فێر کرد لە مزگەوتێکی کچکەدا توانی ئەو پەیامە بگەینتە هەموو دنیا. ئێستا ئێمە چەندین مزگەوتمان لە بەردەستیدایە بە یەک قورئانە محەممەد المستەفا کە لە ناو سینجیدا بوو نەژنووسرابەوە توانی ئەو پەیامە بگەینتە هەموو دنیا. ئەیێ ئێستا هەموو قورئانەمان لە بەردەستیدا هەیە. لۆیە بەڕێزان ببنە معەلیم، ببنە مامۆستای گەورە بە ئومێدی ئەوەی ڕۆژی قیامەتدا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بانگمان بکە و لە ئومەتەکەی خۆیدا حسێبمان بکە. لە خوای گەورە دەپاڕێم و بەناوە جوانەکانی بە سیفەتە بەرزەکانی لی دەپاڕێم. خوایە لەو مەجلیسە لە هەر هەموومان خۆش بی، خوایە لە داک و بابمان خۆش بی، خوایە شیفا لەو نەخۆشەکانمان بنێری، خوایە ئەو یادەی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە بۆ مسلمانان بکەیە بەرەکەت و خێر یا رب العالمین. یا ربی خوایە لە گوناحەکانمان خۆش بی، یا ربی خوایە دڵەکانمان لەگەر یەکتریدا ساف بکەی، یا ربی خوایە قسە و عەمەلەکانمان یەک بکەی، یا ربی خوایە عیلمێکمان پێ ببەخشی کە ئیخلاس و عەمەلی لەگەردابی، یا ربی خوایە لە دوا ڕۆژیشدا دیداری محەممەد المستەفا بێ بەشمان نەکەی بەدەستی ئەو لە حەوزی ڕۆژی قیامەتدا ئەومان بە قسمەت بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بو مدينة وبرمار قادي أو ناس دارها دلهم تنقى بو زيق في أو شافعة ياري غارة دلهم تنقى دبا بس بأمدوريا حتى كيمن عودة ليتم كمن عشقي زمالتم يا مدينة جان مدينة جان مدينة برقك يا عبايا رشا شفا بخشي دل ولا شام بوني پیغمبر زور خوشم برین دارم برین دارم باب شرمنده يقول أزر خزي باهي محمد سازنده يا بلبل تماشاه محمد جبريل سرا خوان سرا باهي محمد تسبيح ملاك مدح سنا هاي محمد أي جايا بافداي نرجز شايا لا يا محمد أي جايا بافداي نرجز شايا لا يا محمد بابا وكليلة يا معراج السرد زي خوي كرابو جبريل مقامي خوي لخزمة وجدابو يوم عيسى نبي قرت لسار أوجي سما بيوم أو تاير معراج لسر عرش خدا بيوم حقك يا يردي سلام أزقى دبايا لا يمحيا مايا حقك يا يدي سلام أزقى دبايا لا محمد
اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما.